خوێندکاری ژیر بە هیوای کاتتچی بەسوود لەگەڵوانەی بیرکاری بۆ پۆلی شەشەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕا 175. ئەو لاپەڕەیە باسی چوار لاکان، ئەو شێوانەی کە چوار لایان هەیە، چوار لاکان. پێداچوونەوەی خێرا با بزانم تەماشای ئەو وێنەی بکەم، بزانم گۆشەکان دەکەنە چەند. لێرە 2 هێڵی ستون هەیە، ئەو هێڵە لەگەڵ ئەو هێڵەی ستونن چونکە گۆشەی وەستا و دروست کرایە. پاشان هێڵێکی تکەش هەیە لێرانە، چونکە ئەو 2 هێڵە وەکو گوتم ستونن، کەواتە گۆشەی 2 یەکسانە بە 90 پلە. چونکە گۆشەی 2 ئەو 2 هێڵە یەکتر دەبڕن، واتە ئەو گۆشەیە و ئەو گۆشەیە سەر بەرامبەرن، کەواتە گۆشە پێنجیش دەبی 90 پلە بی. گۆشە 2 90 پلە، گۆشە 5 90 پلە. گۆشە گۆشە 130 تەواو کەرن، چونکە بە هەردووچیان دەکەنە 90 پلە. گۆشە 3 و 4 تەواو کەرن، چونکە ئەوانش بە هەردووچیان دەکەنە 90 پلە. بەڵام گۆشە ئەو 2 هێڵە کە یەکتر دەبڕن، ئەو 2 هێڵە کەسکە، گۆشە 4 و گۆشە 1 کە دەکەونە ئەو سەر و ئەو سەری یەکسانن. دیسان گۆشە 3 و 30 یەکسانن، واتە گۆشە 3 دەکاتە 30 پلە وەکو ئێرە. چونکە گۆشە 30 و گۆشە 1 تەواو کەرن، بە هەردووچیان دەکەنە 90، واتە گۆشە 1 دەکاتە 60 پلە. چونکە گۆشە 1 و گۆشە 4 هەمان یەکسانن، سەر بەرامبەرن، گۆشە 4 دەکاتە 60 پلە. کەواتە ئێستا هەموو گۆشەکان دیارە. گۆشە 1 60 پلە، گۆشە 2 90، گۆشە 3 30، گۆشە 4 60، گۆشە 5 90. ئەم خشتەی خوارەوە سیفەتەکانی 5 جۆری جیاواز لە 4 لاکان کورت دەکاتەوە. هەندێ نیشانەی وەکو 1 لەسەر هەندێ لاکان هەیە، ئەمەش مانای جووتبوونی لاکان دەگەیەنێ. واتە ئەگەر تەماشای ئەو وێنەی بکەم، ئەو نیشانەیە لەگەڵ ئەو نیشانەیە، واتە ئەو 2 لایە یەکسانن، ئەو نیشانەش لەگەڵ ئەو نیشانە، واتە ئەو 2 لایەش یەکسانن. ئەو مانای هەیە ئەو 2 لایە یەکسانن، ئەو 2 لایەش یەکسانن. لێرە 1 هێما هەیە بۆ هەر چواریان، واتە هەر 4 لایەکان یەکسانن. لێرە دیسان هەر 4 لایەکان یەکسانن، لێرە هیچ لای یەکسان نییە. واتە ئەگەر ئەو نیشانەمان دیت، دەبی یەکسەر بزانین کە ئەو نیشانە ئەو لایە یەکسان لەگەڵ ئەو لایە، ئەو نیشانەش ئەو لایە یەکسانە لەگەڵ ئەو لایە. لا مەبەستمان یان مەبەستیان ئەوە لایە، ئەو لایە یەکسانە لەگەڵ ئەو لایە، ئەو لایەش یەکسانە لەگەڵ ئەو لایە. لای 4 لایەکە. ئەو جەبا ئێستا بخینمەوە ئەو خشتەی لە لای دەستی ڕاست نووسرایە 4 لا، لە ناوەندێ وێنەکە کووە، ئەو جا سیفەتەکان، واتە بە چ جیایان دەکەمەوە لەگەڵ 4 لایەکی دیکە. یەکەم شت لاتەریب. لاتەریب وەکو لێرە دیارە 2 لای یەکسانە، ئەوها 2 لایەکەی دیشی
بەرامبەر یەک یەکسانە. لە هەمان کات لاتەریب ئەو دوو لای یەکسانەی تەریبە، دوولایەکەشی لەگەڵ یەک تەریبە. لێرە نووسرایە هەموو دوولایەکی بەرامبەر جووتن و تەریب دەبن. جووتن واتە یەکسانن، یەکسانن وەکو یەکن، پێوانەکەیان وەکو یەکە. لاکێشە ئەو دوولای بەرامبەری یەکسانە، دوولایەکە دیشی یەکسانە و هەروەها لە هەمان کات تەریبن ئەو دوولای یەکسانەکان و لە هەمان کاتیش گۆشەکانی 90 پلەیە، 4 گۆشەی وەستاوی هەیە. واتە لاکێشە هەروەکو لا تەریبە، بەڵام گۆشەکانی 4 گۆشەی وەستاوی هەیە. واتە کە جێمان لێبوو لاکێشە دەبی بە خۆمان یەکسەر بزانین کە ئەو دوولایەی یەکسانن و تەریبن و ئەو دوولای یەکسانن و تەریبن، گۆشەکانیش 90 پلەنە، بەڵام لە لاتەریب گۆشەکان 90 نینە. گۆشەکان دوو گۆشە گچکەترە، بچووکترە لە 90، دوو گۆشەش گەورەترە لە 90. ئەوە لاتەریب. ئێستا بچینە لای مەعین. مەعین ئەگەر تەماشاکەین هەر 4 لایەکەی یەکسانە، هەر 4 لایەکە یەکسانە و هەمان کات ئەو دوولا بەرامبەرەی تەریبن، دوولایەکەی دیشی تەریبن. واتە تەریب واتە هیچ خاڵی هاوبەشیان نییە، ئەوها ماوەی مابەینیان هیچ ناگۆڕێ وەکو یەکە، ئەوە تەریبە. لاتەریبە ئەویش، مەعینش لاتەریبێکە هەر 4 لای وەکو یەکە یەکسانە. چوار گۆشە کە تەماشا دەکەین ئەویش لایەکانی یەکسانە و هەمان کات تەریبە، دوو لای بەرامبەری لەگەڵ یەک تەریبە، لە هەمان کاتیش گۆشەکانی گۆشەی وەستاوە. واتە 4 گۆشەش لاتەریبە، هەر 4 لای یەکسانە و هەر 4 گۆشەشی وەستاوە. ئێستا دێینە لای نیمچە لاتەریب. نیمچە لاتەریب تەنیا دوو لە لایەکانی تەریبن، دوو لاکەی دی تەریب نینە، ئەو لایە و ئەو لایە تەریب نینەواتە ئەگەر درێژیان بکەینەوە یەکتری دەبڕن لە جێیەک لە جێگایەکان، ماوەی مابەینیان وەکو یەک نییە. لێرە ماوەکە زۆرە، لێرە ماوەکە کەمە، پاشان ماوەکە دەبیتە 0، هەر نامێنێت کە یەکتری دەبڕن. کەواتە نیمچە لاتەریب تەنیا دوو لای تەریبن، دوو لاکەی دی تەریب نینە، دوو لای تەریبن و دوو لای تەریب نینە، ئەوەش نیمچە لاتەریب. سەیرکە لاکێشە و مەعین و 4 گۆشە چەند بارێکی تایبەتن لە لاتەریب. لاکێشە و لاتەریب بارێکی تایبەتە لە لاتەریب. بارە تایبەتەکە چییە؟ گۆشەکان وەستاون. مەعین ئەویش لاتەریبە، 4 گۆشەی وەستاوی هەیە. ئەوە مەعینە ببورن، ئەوە لاکێشەیە، لاتەریبە و 4 گۆشەی وەستاوی هەیە. مەعین چییە؟ گۆشەکانی وەستاو نینە، بەڵام لایەکانی یەکسانن هەمویان و دوو لای لەگەڵ یەک تەریبن، دوو لایەکەی دیش تەریبن، چونکە لاتەریبە هەر ئەوەیە کە لایەکانی یەکسانن. لاتەریبێکە 4 لای لەگەڵ یەکتر جووت دەبن یان یەکسانن، جووتن. 4 گۆشە جۆرێکە لە لاکێشە و جۆرێکیشە لە مەعین.
وەکو لاکێشەیە بەڵام هەر چوار لای یەکسانە، وەکو مەعینیشە چوار لایەکە یەکسانە بەڵام گۆشەکانی وەستاون. لاکێشەیە چوار لای جووتبووی هەیە یان مەعینە چوار گۆشەی وەستاوی هەیە. کەواتە چوار لایەکان زۆر پەیوەندیان لەگەڵ یەک هەیە. ئەوە چوار لایەکان لێرە نووسرایە فێر بە چۆن چوار لاکان لێک جودا دەکەیەوە پۆلێنیان دەکەی وەکوو بەراوردیشیان دەکەی. چوار لا چەند لایەکە چوار لا و چوار سەر و چوار گۆشەی هەیە. سەر واتە ئەو لە کاتی یەکتر بڕینی لایەکان سەر پەیدا دەبی. ئەوە سەر 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 لە هەمان کات دەتوانین بڵێن گۆشە. گۆشەش پەیدا دەبی. واتە چوار لایەکان هەمویان چوار لایەن هەیە. هەندێک جار چوار لایەکە ئەوهایە هیچ لای بە هیچ لای ناچی، هیچ لای تەریب نییە، لایەکان هیچ یەکسان نییە بەڵام هەر پێی دەڵێن چوار لا. چوار لای هەیە. چوار لا. ئێستا ئەو لاپەڕەیە تەواو بوو، دەتوانم باسی لاپەڕەکەی پاشی ئەو لاپەڕێش بکەم. 176 شێوەکەی بەرامبەر چوار لای هەیە. لەبەر ئەوە بریتیە لە چوار لا. بە هەمویان دەتوانین ئەوای چوار لای هەبی بڵێن چوار لا، بەڵام ناوی ورتریشی هەیە. ئایا لاکێشەیە، ئایا مەعینە، ئایا چوار گۆشەیە، چییە؟ یان لاتەریبە. لێرانە کە ئەمن ئەو هێمای دەبینم دەزانم کە گۆشەکان گۆشەی وەستاون، پاشان تەماشا دەکەم بێگومان بە چاو بەخۆی نابی بەڵام لێرە ئەو لایە گەورەترە لەو لایە درێژترە کەواتە ئەوە چوار گۆشە نییە، لاکێشەیە. لاکێشەیە. واتە ناوەکی ورتری هەیە بێجگە لە چوار لا. لاکێشە لاتەریبێکە چوار گۆشەی وەستاوی هەیە، ناوی لاکێشەیە. ئێستا دێمە لای نمونەی یەک. ورترین ناو بۆ هەر یەکە لەو شێوانەی خوارەوە بڵێ. لێرانە ئەو هێمایە زۆر گرنگە ئەمن تەماشایکەم کەواتە کە ئەو هێمایانەم دیت دەبی یەکسەر بزانم کە ئەو لایانە هەر چواریان جووتن یەکسانن کەواتە یەکسەر دەزانم ئەو شێوەیە مەعینە. کە لایەکانیش یەکسان بوون لە هەمان کات تەریب دەبن ئەو دوو لایەی بەرامبەر. بەڵام چونکە هێمای گۆشەی وەستاوم نەدیت وەکو ئێرە کەواتە گۆشەکان وەستاو نینە. لێرە ئەوەی ڕاستی بی دەبا گۆشەکانیش وەستاو بان چونکە بە چاو نابی بڕیار لەسەر گۆشە بدەین. بەڵام لێرە ئەو کەم و کوڕیە هەیە لەو کتێبەی کە ڕاستە لایەکان جووتت یەکسانن بەڵام مەرج نییە ئەوە چوار گۆشە بی چونکە دەبوایە هیچ نەبا گۆشەکان ئەو هێمایەیان هەبا هەتا بمزانی بە چوار گۆشەیە. لێرە نووسیتیان چوار گۆشە. لێرەش چونکە نووسرایە تەنیا ئەو لایە و ئەو لایە یەکسانن و ئەو لایە و ئەو لایەش یەکسانن کەواتە ئەوە لاتەریبە. لاتەریب مەعین نییە، لاتەریبە. بۆچی ناتوانرێ ناو لە وێنەی سێیەم بنرێ مەعین یان لاکێشە؟
مەعین نابی ناوی لێ بدرێت چونکە مەعین ئەو لایە و ئەو لایە و ئەو لایە ئەو لای هەر چاری وەکوویەکە لێرە تەنیا دووی یەکسانە دووەکەی دیشی لەگەڵ یەک یەکسانە ناتوانین بڵێین لاکێشە چونکە دەزانین ئێرە ئەو گۆشانە گۆشەی وەستا و نینە. هەندێک لە سیفەتەکان لە بیرکاری بەم شێوەیە دەڕێژرێت ئەگەر ئەوە ئەوجا ئەگەر واتە ئەگەر گۆشەکان لێرە ئەگەر گۆشەکان وەستاو بوونایە ئەو شێوەیە دەبووە لاکێشە ئەوە ئەو شێوەیە دەبووە لاکێشە. لێرەش ئەگەر ئەو گۆشەکان وەستاو بوونایە ئەو شێوەیە دەبووە چوار گۆشە ئەوە مانای ئەوەیە ئەگەر. لێرە ئەگەر چەند لایەک 5 لای هەبوو پێی دەڵێن 5 لا. ئەگەر شێوەیەک واتە ئەگەر وێنەیەکم دیت ئەوە 1 لا ئەوە 2 لا ئەوە 3 لا ئەوە 4 لا ئەوەش 5 لا. ئەگەر دیتم 5 لای هەبوو ناوی لێ دەنێین 5 لا. زۆر ئاسانە. ئەگەر شێوەیەک 3 گۆشە بوو ئەوە سەرجەمی گۆشەکانی 180ە واتە ئەگەر شێوەیەکم دیت زانیم ئەوە 3 گۆشەیە ئەوها 3 گۆشەی هەیە گۆشەکان کە کۆ دەکەمەوە دەبی بکاتە 180. ئەگەر نووسرا بوو شێوەیەک هەیە 3 گۆشەیە یەکسەر دەبی بزانم سەرجەمی گۆشەکان دەکاتە 180. دەتوانی ئەوەی لەسەر چوار لاکان دەزانی بەکاری بێنی بۆ ئەوەی ڕستەیەک بنووسی بە شێوەی ئەگەر یان ئەوە. ئەم ڕستەی خوارەوە تەواو بکە بە پێدانی ناوی ورتر بۆ شێوەکە. ئەگەر مەعین هەروەها لاکێشە بێ ئەوە مەعینەکە بریتیە لە ئەگەر مەعین هەروەها لاکێشە بێ ئەوە مەعینەکە بریتیە لە واتە ئەگەر مەعینەکە زۆر سەیرە و پرسیارە ئەگەر مەعینەکە 4 گۆشەکانی وەستاو بن ئەوە دەبیتە 4 گۆشە دەنووسین 4 گۆشە لێرە وابزانم. ئەگەر و ئەوە بیر بکەوە مەعین 4 لای جووتبووی هەیە ئەوەی دەزانین و 2 جووت لە لابەرامبەرەکان تەریبن لەگەڵ یەکتی ئەوەش دەزانین و هەروەها ئەگەر لاکێشەش بوو ئەوە 4 گۆشەی وەستاوی تێدا دەبێ بۆ ئەوەی ببێتە 4 گۆشە. باشە لەم چاڵاکیەی خوارەوە 4 لاکان ناو دەنرێن بە پێی سیفەتەکان. لێرە